إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خواهي پروردگارك لقرآني فيروزة أي فرمي، وباشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وخرابترين ريقا وريباز أو ريقا وريبازانية كبيتشواني ريبازي پیغمبر صلى الله عليه وسلم. هر پیچوانەیەک بۆ ئەو ڕێبازە مبارەکە نەکبەتی و بەدبەختیە بۆ خاوەنەکانی و بۆ ئەوانەشی شوێنێکەون لە دنیا و لە قیامەتە. مسلمانە بەڕێزەکان، لە باسی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی چەند چەمکێک لە ژیاننامەی ئەو پێغەمبەرە مەزنە و سوود وەرگرتن لێی گەشتینە ئەو کاتەی کە کافرەکان مشریکەکانی مەککە بڕیاری کوشتنی پێغەمبەریان دابوو صلی الله عليه وسلم، و خوای تەعالایش فەرمانی بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم کە کۆچ بکە. پێغەمبەری خوش ئەچێتە ماڵی ئەبوبەکر بەنی مۆڕۆکەی و لەگەڵ ئەبوبەکرە پلانی هجرت و کۆچکردنەکە دائەڕێژن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوە ماڵی خۆی، قەرارە دنیا تاریکی کرد، لەگەڵ تاریکی شەوە ئەوان دەربچن بۆ شوێنی دیاری کراو. بەڵام کێشەیەک دێتە ڕێگای ئەم پلانە، ئەویش ئەوەیە کە ئەو کەسانەی کە دیاری کراون لەلایەن تیرەکانی قوڕەیشەوە پێش وەخت، پێشەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵ دەرچێ، ئەوان دێن دەرگای ماڵ ئەگرن. کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیەوێت دەربچێت تەماشاکە، ئەوان ئەیان بینێت ئەوان لە دەرگا ڕاوەستاون. خوای تەعالا سورەتی یاسین سەرەتاکەی دائەبەزێنێتە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەرمانی پێ ئەکات مشتێک خۆڵ هەڵبگرێ و ئەو ئاەتانە بخوێنێ هەتا ئەگاتە ئاەتی 9 کە خوای تەعالا فەرمێ وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون. خوای تەعالا لە پێشی و لە پاشی ئەوانەوە خوای تەعالا سەدێک دروستەکا کە ئەوان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەبینن. لەگەڵ خوێندنی ئەم ئاەتانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم مشتە خۆڵەکە ئەکا بەدەم چاویانە، هەر یەکێک لەوانەی کە لەوێ وەستاون لەو خۆڵە ئەنشێتە بانسەریەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بەردەمیانە تێپەڕ ئەبێ و بێ ئەوەی بیبینن. بەڵام بەشێک لە خوتە و لە پلانەکە ئەوەیە کە عەلی لە شوێنەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمێنێتەوە و خۆی دائەپۆشێ بەو بەتانیە یان بەو شتەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆیان ئەدا لە کاتی خەوتنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەبوبەکرە ئەو شەوە ئەڕۆن بۆ غاری ثەور کە نزیکەی 5 میل لە مەککەوە دوورە و عەکسی ئیتیجاهیشە، یعنی ئەسڵ وایە کاتی پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم و ئەبوبەکر بەرەو مەدینە ئەچن بەرەو شیمال بچن، بەڵام غاری ثەور ئەشکەوتی ثەور ها لە جنوب، یعنی بەرەو جنوب ئەچێ، یعنی عەکسی ئیتیجاه. بۆ نمونە بە تەشبیه نەبێ سلێمانی مەدینەیە، پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرەو ئیتیجاهی جەلەولا ئەچێ.
ئەگەن بە ئەشکەوتەکە لەوێ ئەمێننەوە قەرار وایە 3 ڕۆژ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەبوو بەکرا لەوێ بمێننەوە. لە هەفتەی پێشوە باسمان کرد وتمان ئەوە نەخواردن لەگەڵ خۆیانە ئەبەن، ئەوە بۆ ئەسماء خواردنەکەی ئامادە کرد کە لەوێ بەشیان بکات بۆ ئەو چەند ڕۆژە بە پێ ئەچن طبعا بۆ ئەوەی کەس هەستیان پێ نەکا. و هەموو ڕۆژێک عەبدوڵڵای کوڕی ئەبوو بەکر هەواڵی ناوشاری مەکان بۆ ئەباتەوە بە شەو درەنگیەک ئەچێ لەوێ ئەمێنێتەوە تا پێش بەیانی ئەگەڕێتەوە. و عامری کوڕی فوهەیرە خزمەتکارەکەی ئەبوو بەکر بە مەڕەکانی ئەبوو بەکر بە شوێن پێی ئەوانە و بە شوێن پێی عەبدوڵڵایشا کە ئەڕوا ڕۆژانە بۆ لایەن بەسەر شوێن پێکانە تێ تاوەکو شوێن پێکیان دیار نەبێ و لەوێش لە شیری ئەو مەڕانەش ئەدۆشێ و ئەیدا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بە ئەبوو بەکر لە ماوەی ئەو 3 ڕۆژ. کافرەکان کاتێک ئەکوتنە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم على ئەساس پێغەمبەری خوایە تەماشاکەن لە شوێنەکەیە بانێ دەنەدا تەماشاکەن عەلیە. طبعا مفاجئەیەکی زۆر گەورەیە بۆیان خەبەر لە مەکە بڵاو ئەبێتەوە بە بەیانیە ئەبوو جەهل و جەماعەتەکەی ئینزاری عام ئەدەن حاڵەی طوارئ وەکو ئەستا ئەوترێ ئیعلانەکەن 4 قەراری گرنگ ئەدەن. یەکەمیان ئەڕۆنە ماڵی ئەبوو بەکر و عەقڵ و تەسەووری ئەوان ئەڵێن نەوەک لە ماڵی ئەوانە مابێتنەوە ئەچنە دەرگای ماڵی ئەبوو بەکر ئەسمائی کچی ئەبوو بەکر خۆی ئەیگەڕێتەوە فەرمێ ئەبوو جەهل و جەماعەت هاتنە دەرگای ماڵ لە دەرگایاندا من چوومە دەرگا وتی کوا ئەبوو بەکر کوا محەممەد ئەڵێ من شوتم واللهی نازانم لە بالفعل ئەو نەیەزانی ئەڵێ نەهاتە ماڵەوە یەک زلەی لێدام گوارەکەم لە گوێم دەرچوو. طبعا ئەبوو جەهل چەند پیسە چەند خراپە چەند کەسێکی نابوتە لەوێ کاتێ داوایان لێکرد بچێتە ماڵەوە تەفتیش بکە وتی دوایی بەری لەعنەتی عەرەبەکەوین دوای ئەڵێن خەڵکی یعنی قوڕەیش و خەڵکی مەکە کوتایەنە سەر ماڵێک تەنها ئافرەتی تیابوو نەچوونە ماڵەوە. یعنی لەگەڵ بێدینی ئەبوو جەهلە لەگەڵ خراپی ئەبوو جەهلە بەڵام لە خەڵکی ئەم زەمانەی خۆمان کاربەدەستانی وڵاتانی ئیسلام کە ئەمڕۆ زۆر بە بێئەدەبانە ئەکوتنە سەر ماڵان و شتی وا ئەکەن کە قەت تەسەور ناکری على ئەساس مسلمانیش بەڵام ئەو کافریشە بەڵام ناڕواتە ماڵەوە وەکو حەیاءەکە وەکو شەرمەکە ئەڵێ شتی وا نابێت دوای بەری لەعنەت و گوێنی عەرەبەکەوین ئەڵێن دوای قوڕەیش چوونە سەر ماڵێک کە تەنها ئافرەتی تیابوو. ئەمڕۆ نەک لەوە شەوەستا بەڵکو ئافرەتەکان ئەبەن لە جیاتی کابرا سژنێکن ژنەکەی دایکی خوشکەکەی و بینیشمان ئێمە لە ساڵانی پێشووە. ئەمە قەراری یەکەمیان بوو. قەراری دووهەمیان هەموو ڕێگاکانی مەکەیان گرت بۆ ئەوەی پێغەمبەر و ئەبوو بەکر دەرنەچن. قەراری سێمیان جائزەیەکیان خەڵاتێکیان دیاری کرد بۆ ئەو کەسانەی کە ئەگەڕێن بە دوای ئەبوو بەکر و پێغەمبەرە هەر کامیان بە زیندوێتی یان بە مردوێتی بهێنن 100 حوشتریان پێئەدرێ 100 حوشتر کە ئەو کاتە کەسێک نەیەتوانی حوشترێک پێیاکە 100 حوشتر خەڵات ئەکرێ ئەو کەسەی کە محەممەد و ئەبوو بەکر بە زیندوێتی یان بە مردوێتی بهێنێت. قەراری چوارەمیانیش ئەوە بوو کە بگەڕێن بە دوایە بە تایبەتی خەڵکانێک هەبوون شوێن پێیان هەڵەگرت بۆ ئەوەی بتوانن بەو شوێن پێیە بزانن گەشتنتە کوێ و هەتا ئەوانەی کەوا شوێن پێ هەڵەگرن بە شوێن پێی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکر ڕۆشتن گەشتنە غاری ثەور گەشتنە کێوەکە و نزیک بوونەوە لە کێوەکە لەوێ شوێن پێکان لێ تێکچوو وەکو معجزەیەکی خوای پەروەردگار شوێن پێکان لێ تێکچوو هەتا تەماشایان کرد ئەشکەوتەکەشیان بینی تەماشایان کرد
وكل هندي الروايات هاتو أجر شي روايات كانوا كلها سند ضعيفا بس احتمال هي اشتيك رويدابه واحتمال زورتر هر أوية كجالجالوكا دمي أشكوتكي تنيبه أوانش كأويان بيني وتيان معقول نية ما خلق ديارة كجالجالوكا تنويتي ديارة مدەیەکی زۆرە خەڵ نەچۆتە ناو ئەم ئەشکەوتەوە هەتا ئەبوو بەکر ئەفەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا ئەگەر بەس تەماشا بکەن تەماشای پێی خۆیان بکەن ئەمان بینن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەبوو بەکر ما ظنك باثنين الله ثالثهما گومانت چییە بە دوو کەس خوا سێیەمیان بێ یعنی تەواو دڵنیابە کە ئەوان ئێمە نابیننەوە جا گەڕانەوە و ئیتر بێ ئومێد بوون لە پاش تەواوبوونی سێ ڕۆژەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەبوو بەکرە عەبدوڵڵای کوڕی ئوڕەیقط کە ئەبێ بە دەلیلیان دوو حوشترەکە دێنێ و لە کاتێکی مثلا شەوا یا لە کاتێک کە قوڕەیش نەیبینن لەگەڵ پێغەمبەرا صلی الله عليه وسلم ئەبوو بەکر و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و عەبدوڵڵاش لەگەڵیانە و عامری کوڕی فوهەیرەیش ئەویش لەگەڵیانە دەرەچێ و بەرەو مەدینە ئەکەونە ڕێ طبعا ڕێگایەکی شەگرنەبەر لە کناری بەحرەوە لە کناری دەریاوە ڕێگایەکە ڕێگایەکی ئاسایی نییە و خەڵک زۆر پێیان ناچێ و لە دەلیل و شارەزاکان زیاتر خەڵکی ئاسایی نایزانێ ئیتر لە ڕێگاش سوراقەی کوڕی مالک کە لە خەڵکی مەکە نییە بەڵام خەڵکی دەوروبەری مەکەیە خەبەری ئەو خەڵاتەی بیستووە ئەڵێ شوانێک هاتەوە وتی لە ناو جەماعەتە دانیشتو بووم وتی دوو حوشترم بینی و لەگەڵ دوو سێ کەسە تارمایەکەیان دیارە وا گومانە بە محەممەد و هاوڕێکەی بێ ئەڵێ منیش وتم بە تۆ خەریکی چیتەوە فڵان و فڵانە ئەوان نین ئەڵێ بە درۆ ناوی دوو کەسی ترم هەڵدا و ئەڵێ دوای ئەوە سواری ئەسپەکەم بم و شمشێر و ئەمانم هەڵگر لەگەڵ خۆما و کەوتمە شوێنیان بۆ ئەوەی ئەو خەڵاتەم دەستکەوێ ئەوە بوو ئەگاتە نزیکیان ئەبوو بەکر بەرەکاتە دواوە ئەیبینێت ئەڵێ ئەی پێغەمبەری خوا یەکێک لە دوامانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەریکی قورئان خوێندن و زیکرکردنە و تەماشای دوا ناکە ئەبوو بەکر هەر تەماشاکە و کابرا نزیکە بێتەوە حتا ئەگاتە نزیکیان پێی ئەسپەکەی ئەچێتە خوارەوە لە ناو لمەکەیە و ئەکەوێ جارێکی تر هەڵەسێتەوە و شوێنیان ئەکەوێت تا یەک دوو جار ئەمە دووبارە ئەبێتەوە پاشان داوای ئەمانیان لێەکە یعنی سوراقە کە ئەمە ئەبینێت ئەم معجزەیە دوو سێ جار دووبارە ئەبێتەوە خۆی داوای ئەمانەکە ئەڵێ ئەی محەممەد من داوای ئەمانتان لێ یەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوێ فەرمایشتێکە فەرمێ زۆر گرنگە خۆشەویستەکانم ئەفەرمێ سوراقە دوای ئەوەی خۆی ئەناسێنێ ئەڵێ سوراقە دێتە پێش شاوم کە تاجەکەی کیسرا ئەخەیتە سەرسەرت و بازنەکان یەکەیتە دەست کیسرا زان یعنی چی یعنی مەلیکی فارس پادشای فارس پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی و ئەبوو بەکر و هاوڕێکانی ڕائەکەن لە دەستی قوڕەیش ڕائەکەن شوێنێک نییە ئەمان بێ و خۆیانی تیا بشارنەوە لەو کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی تاجەکە و بازنەکانی کیسرا ئەدا بە کابرایە کە شوێنیان کەوتووە بیان گرێ لەبەر خەڵاتەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدەی پێ ئەدا ئەڵێ وەکو بڵێ بە پێش چاومەوەی سوراقە کاتێ تاجی کیسرا و بازنەکانی تاجەکەی لەسەرتایە و بازنەکانیشی لەدەستایە دوای ماوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڕێکانیە ئەگەن بە مەدینە خۆشەویستەکانم ئەم بەسەرهاتی هیجرە ینی کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڕێکانیە بڕێ دەرس و دروسی گرنگی تایە بۆ ئێمە و هەروە بەپەلە ئین شاء الله بەسەریا ئەچین یەکەمیان ئەوەیە کە مسلمان ئەبێ ئەسباب وەربگرێت هۆکار وەربگرێ نابێ بڵێ وەڵام من مادام لەسەر ڕێگای خوام ئیتر تەواو خوا یارمەتیت ئەدا بەڵام لە دوای ئەوەی تۆ ئەسباب و هۆکارەکان وەرەگری ئەگەر نەقس و کەم و کوڕیەکی شەبێ خوا بۆت پڕەکاتەوە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەمر بە مسلمانانەکە فەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة بۆیان ئامادەکەن چەندێ لە تواناتانایە هێز و قووەت یعنی ناڵێ خۆت بدەرە دەست خوا بەڵکو ئەبێ ئینسان ئەسباب وەربگرێ
دووهەم پشتبەستن بەخوای پەروەردگار ڕاستە تو ئەسباب وەرەگری بەڵام نابێ هەموو شتێکت ئەسبابەکە بێ ئەو ئەسبابانە بە پشتیوانی خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئەبوبەکر فەرمێ دوای ئەوەی کە کافرەکان خەریکە ئەگەنە ناو ئەشکەوتەکە حال لە دەم دەرگاکەیە ئەفەرمێ گومانت چییە ئەبوبەکر بە دوو کەس خوای پەروەردگار سێمیان بێ ئینسانی ئیماندار دائیمەن ئەبێ متمانەی بە وعدی خوا هەبێ ئاواتی بە وعدی خوا هەبێ تەماشاکە خۆشەویستەکانم لە کاتێکا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چی حاڵەتێکایە وعدی چی بە سوراقە ئەدا خرمە زۆر گرنگە خۆشەویستەکانم ئەم وعدە ئەزان چی کاتیاتە دی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆشتە مەدینە 10 ساڵ لە مەدینەیە بوو دەوڵەتی ئیسلام زۆر بەهێز بوو وای پێهات هەموو عەرەب هاتنە ناو ئیسلامەوە ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتەکە ئەبوبەکر ئەبێ بە خەلیفە جەنگ لەگەڵ ڕۆم و لەگەڵ فارسا ئەکرێ لە پاش ئەوە ئەبوبەکر وفاتەکە ئیمامی عومەر ئەبێ بە خەلیفە لە زمانی ئیمامی عومەرە وڵاتی فارس فتحەکرێ و کۆشکەکەی کیسرا ئەکەوێتە بەردەستی مسلمانان و تاجەکە و بازگەکانی دێنن بۆ ئیمامی عومەر ئیمامی عومەریش بانگی سوراقە ئەکاو لە بەردەمی سەحابەکانە تاجەکە ئەکا بەسەری و بازگەکان ئەکا بەدەستی تەماشاکەن خۆشەویستەکان سەیر وعدی پێغەمبەرکان صلی الله عليه وسلم متمانەی تەواوی بەخوای پەروەردگاری خۆی هەیە و بە وعدی خوای پەروەردگار هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو هەفتەی پێشوو باسمان کرد زۆر سوور بووە لەسەر ئەوەی دائیمەن هاوڕێی باشی هەبێ لە هەموو سەفەرێکە لە هەموو حاڵەتێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ هاوڕێ نەبووە بەڵام ئامان خۆشەویستەکانم ئینسان لەسەر دینی هاوڕێ و برادەرەکەیەتی هاوڕێی باش هاوڕێکەت باش بێ خۆتیش باشە بی هاوڕێکەت خراپ بێ بەتەمای ئەوە مەبە تۆ لەسەر ڕێگا باشەکە بمێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم قودوە سەرمەشقە و مسلمانان فێرەکە بە تایبەت کاربەدەستەکان گەورەکان مەسوولەکان ڕئیس عەشرەتەکان فێریان ئەکات کە ئەوانیش قودوە بن سەرمەشق بن براینە گەورەی بەوەیە کە تۆ سەرمەشق بی لەگەڵ ئازاری قەومەکە تابی لەگەڵ ناڕەحەتیەکان نابی ئەوان ناخۆشی ئەبینن تۆش ناخۆشیان لەگەڵا ببینی بەڵکو تۆ سەرمەشق بی لەسەر لە پێشی ئەوان بیبینی ناخۆشیەکان نەداری و نەخۆشی و ناخۆشی و بێپارەیی و فەقیری و هەژاری تۆ ئەبێ لە پێشی هەمویانەبی ناکرێ خۆشەویستەکانم کابرا بە خەڵک بڵێ خەڵکی نەشوێنم بکەون دەنگم بەنێ ئێوە باسی من بکەن وە باشی بڵێن چی سەرکردەیەکی مهمە بەڵام ئەوها لە کۆشک و تەلارا و خەڵکیش هەر لە چی حاڵەتێکا و ئەو بە حیاتی نازانێت کارەبا بڕین چییە و بەڵام خەڵکیش ئەوە حاڵەتی بدەست کارەبا و ئەو بە ئەو پەڕی یعنی وەکو بڵێ ماڵ و مناڵی لە هەر وڵاتێک کە خوێندن تایە لە لووتکە بێ مناڵەکانی خاتە ئەو شوێنانە و ئەیان خاتە ئەو قوتابخانە و زانکۆیانە و بەڵام مناڵی عالەمیش ڕۆژانەی تەواوی نییە بیداتە دەستیەوە بۆ مەکتەب بیوە ئەمە پێی ناوتری سەرمەشقی ئەمانە سەرمەشق نین خۆشەویستەکانم ئەم جۆرە کەسانە سەرمەشق نین سەرمەشق ئەو کەسەیە وەکو پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم مسلمانی ڕاستەقینە و سەرکردەیەکی مسلمانی ڕاستەقینە ئەبێ وەکو خەڵک وابی ببینە ئەگەر تۆ وەکو خەڵک وابی بزانم ئەو خەڵکە چۆن شوێن دەکەوێت بەس کاتێ تۆ وەکو خەڵک نەبی بەخوا خەڵک شوێنت ناکەوێت تەماشاکەن خۆشەویستەکانم خۆ وڵاتانی کەنەدا بۆ نمونە هۆڵەندا ئەم وڵاتانە خۆ مسلمانیش نین سەرکردەکانیان مسلمانیشن ڕئیس وزەراکانیان تەماشاکە هاتوچۆیان بە پاسکیلە چونکە بەسیترین خەڵک لەو وڵاتانە پاسکیلی هەیە هاتوچۆی ڕئیسەکانیان بە پاسکیلە نەک بۆ فەخر بەس ڕۆژی ئەو ڕۆژێک کە ئەبن بە ئەندام پەرلەمان بۆ ناو هۆڵی پەرلەمان و پاسکیلە چن یا ئەم باتۆڕە نازام تیکتوکە نازام چیە بەوانە ئەچن بۆ فشەفشکردن یعنی ها خەڵکی نەبەست لەوە دو ئەمجا هەر ئەو ڕۆژە بڕیاری 150 ملیۆن دیناریان پێ ئەدرێ هەر ئەو ڕۆژە وەرێگرن و بۆ یعنی کاتێ سەیری سەرکردەکانی خۆمانەکەیت و سەیری سەرکردەی مسلمانان بەعام من قەزم تەنها کوردستان نییە سەیری وڵاتانی تری ئیسلامیشکە هەمووی کاتێوانە بینی و پێغەمبەرە بینی صلی الله علیه وسلم شەرمەزارە بی ئەڵێ ئەمانەش ئومەتی پێغەمبەر نازانم مەسیحیەکان ئێستا سەرکردەی مەسیحیەکان
ئەوەی کە پیانەوترێ مەسیحی لە ئێمە باشتر. تەماشاکەن ئەبوو بەکری سیدیق خۆشەویستەکانم چۆن لە هەموو لە حەزەیەکە ئامادەیە قوربانی بدا لە پێناوی دینی خوای پەروەردگار. تەماشای ئەبوو بەکری سیدیق بکەن خۆشەویستەکانم، لە هەموو لە حەزەیەکە ئامادەیە خۆی ماڵ و مناڵی کەسوکاری چەندێ ئامادەیە. ڕۆژێکیان کابرایەک لە لای عومەری کوڕی خەتابە پاش وەفاتی ئەبوو بەکر، لە لای عومەری کوڕی خەتابە کاتێکە بێ بە ئەمیری ئیمانداران وەسفی عومەر زیادە داتەوە، یعنی وەکو چۆن بڵێ عومەر تۆ لە ئەبوو بەکر باشتری. جان عومەری چی فەرموو؟ فەرمووی واللهی تەنها یەک شەوی ئەبوو بەکری سیدیق، تەنها یەک شەوی ئەبوو بەکری سیدیق نەک لە عومەر بەڵکو لە ئالی عومەر و لە بنەماڵەی عومەر چاکترە. تەنها یەک شەوی کاتێک لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆیشتن بۆ غاری ثەور، جاروا بوو ئەکەوتە بەردەم، جاروا بوو ئەکەوتە دوا، ئەکەوتە بەردەم، ئەکەوتە دوا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەبوو بەکرەوە چیتە؟ جاروا ئەکەوتە پێشم، جاروا ئەکەوتە پاشم. فەرمووی ئەی پێغەمبەری خوا، جاروا هەیە بیرەکەمەوە ئەڵێم لەوانەیە کافرەکان کەمینیان بۆمان دانابێ لە بەردەمەوە، بۆیە کەوتمە بەردەمت ئەڵێم ئەگەر ڕمێکیان یان تیرێکیان نۆشان با لە من، دوایەوە بیرەکەم ئەڵێم لەوانەیە لە پشتەوە بۆمان بێن، ئەم جا دێمە پشت ئەڵێم ئەگەر تیرێکیان یان ڕمێکیان وەشان با لە پشتەوە بدا لە من. فەرمووی ئەبوو بەکر ئەوەندە های لە هۆری منە، فەرمووی بەو زاتەی تۆی بە حەق ناردووە حەزەکەم هەر بەڵایە کە دێ بۆ تۆ بەری من بکەوێ. پاشان کە ئەچنە غارەکە ئەچنە ئەشکەوتەکە ئەفەرمی پێغەمبەری خوا ڕابوەستە خۆی ئەڕوا ناوی ئەشکەوتەکە کەشفەکات ئەڵێ نەوەک شتێکی تیابێ ئازاری پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم. ئەمجا ئەڵێ ئەی پێغەمبەری خوا وەرە ژوورەوە. عومەر فەرمووی واللهی ئەو تەنها شەوەی ئەبوو بەکر لە من و لە ئالی عومەر هەر هەمووی باشتر. تەماشاکە ئەم پیاوە چۆن ماڵ و مناڵی خۆی پەروەردەکە. ئەسماءە بەشێکە لە پلانەکە، عایشەیە بەشێکە لە پلانەکە، عەبدوڵای کوڕێتی بەشێکە لە پلان. براینە مسلمان وا هەیە ئێستا خۆی باشە، خۆی دێتە مزگەوت، ئەهلی مزگەوتە، بەس هیچ تەسیرێکی لە ماڵەکەی نییە، هیچ تەسیرێکی لە ماڵەکەی نییە. ئێستا لەم سمودەی خۆمانە لەم ناحەی ڕزگاریە چەند مزگەوت هەیە؟ 14 15 هەیە، وانە هەر مزگەوتێ چەندێ خەڵک هالە ناوێت لە ڕۆژی جمعە؟ لای کەمەکەی تۆ بڵێ 500 کەس، 15 فی 500 کە مزگەوت وامانەیە 1000 شی تایە. حەساوی کە ئەوەنە مسلمان نوێژەکە، یعنی ژمارەکەی تقریبا ئەگاتە نزیکەی 10,000 کەس. 10,000 کەس لەم شارە نوێژەکە، ئەی ئەو هەموو کچە ڕوتە، ئەی ئەو هەموو ژنە ڕوتە، ئەی ئەو هەموو خراپیە کە ئەکرێ لەم ناحەیان لە شوێنەکەی خۆم. ئەمە گشتی کوڕی کێ، مناڵی کێ، ژنی کێ؟ شتی ئێمە. یعنی ئێمە زۆربەمان تەسیرمان لە ناو ماڵەکانی خۆمان نییە، نەمانتوانیە کاریگەریمان هەبێت لە ماڵەکەی خۆمانە. هەر ئەوەنە حەساوە بەس دێنە مزگەوت نوێژەکەین ئەڕۆینە بە ماڵ تەلەڤیزۆن لەسەر هەرچی بێ گوێی نادەینێ. مناڵ و کوڕ و گەنجەکانمان لە هەر کاتێکە بێنەوە گوێی نادەینێ، کچەکەمان و ژنەکەمان هەرچیە کاتە بەر گوێی نادەینێ. هاتە ماشاکە فەرقی ئێمە و ئەبوو بەکر پلەی سەحابە، پلەی بەتایبەت ئەبوو بەکری سیدیق پلەکەی زۆر جیاوازە. داواکارم لەخوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببێتە سەرمەشق بۆمان کە ئێمە بتوانین لە ژیانی خۆمانە جێبەجێ بکەین. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی ڕەحم بە ماڵ و مناڵمان بکەی، یا ڕەبی دامەزراوان بکەی لەسەر دینداریتی لەسەر ئیسلامەتی، یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری، سەرکردە و کاربەدەستەکانی چاک کە یا رب العالمین، یا ڕەبی خوایە بەرەو باشە بیان بە یا رب العالمین، یا ڕەبی پێغەمبەرەکەت بکەنە قودوەی خۆیان یا رب العالمین، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت لە بارانی ڕەحمەت بێبەشمان مەکە، یا ڕەبی بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنە یا رب العالمین، بارانێک بێ کە خێر و بەرەکەتی تیا بێ. آمین آمین.